ئەلێرە دەکەم تەماشاکە بزانە خۆشەویستان ئەوە پێی دەرێن ناسۆر عوسعوسی مووی کلێنجە ئەوە زۆر خۆی تەخیر کردیە بەڕاستی تەماشاکە 1 کون 2 کون 3 کون 4 کون بزانە حتا هاتیت ئەو تەنیشتەیە ئەوە هەمووی التیهاباتە بنین زۆر ئەزیەتیدایە تکایە خۆتان تەخیر مەکە ئەگەر تەماشاکە ئەوە دەرزی پێوە نییە دەبینی ئەوەی دەرزی پێوە نییە باشە ئەوە لایلۆنە ئەوە دێخمەنە ئەو کونەیە تەماشاکە بەبێ دەرزی ناوی دەرزی پێ بچکە دەرزی پێوە بێ ڕێڕەوەکەمان لێ تێک دەدا دێین ئەلێرە پاری پێوە دەنێ بسمیلا ئەلێرکانە پار دەدەم تەماشا لە چێ دەرچوو حاجی گۆڵبەندەوەی خایەنکەوە تەماشاکە من ئێرەم پاردا بزانە لێوێن دەردەردەچی تەماشاکە تەماشاکە ئەوە هەمووی ئەو بوو تێدەگەی ئەوە لێکانە دەرچوو تەماشاکەن ئەوە ئەلێرە دەکەم تەماشاکە بزانە ئەوە ڕێڕەوی دروست کردی وەکو ئەشکەفتیە ئەوجە دێن ئەو ئەشکەفتانە دەشتێنین ئەوەی دەکەین و بە طریقەی مهرەبانی لەبۆی حەڵ دەکەین بە پشتوانی خۆی گەورە ناگەڕێتەوە میهرەبانی دڵسۆزی و لێزانی